بەخێر بێ خاتونگیان. زۆر سپاس دکتۆرە گیان، سڵاو لە تۆ، سڵاو لە بینەران و سڵاو لە ستافە جوانەکەت. زۆر خۆشحاڵم لەم بەرنامەی بەشداریەکەم. سپاس دەکەین. زۆر پێم خۆش بجارێکتر تۆم بینیەوە، پێشتر بە خزمەتت گەیشتوم، هەم بینینی تۆ هەم قسەکانە ئارام بەخشە. زۆر خۆشحاڵم دکتۆرە گیان. من زۆر پێم خۆش و ئەمڕۆ هاتووم لەم بەرنامەی بەشداریکەم لەبەرەوەی معاناتێکی زۆرم هەیە لەگەڵ بابەتی لەچکە. دکتۆرە گیان، من عایلەکەم ئەلحەمدولیلا هەموومان ماشەڵڵا نوێشکەرین، ڕۆمان زۆر لەخوایە. من ئەلحەمدولیلا دایک و باوکم هەیە و خوشێکی گەورەترم هەیە و تەمەنیشم 30 ساڵە، بەس زەواجم نەکردو تا ئێستا. حەزم بە لەچک نییە، بەڵام عەشقی دینەکەی خۆمم. ڕەمەزانان لەچک ئەەکەم، بەس ئیتر وردە گەیشتمە نزیکی جەژن، ئیتر ئەوە نیە عادەتەن هەمووی خۆمان حازرەکەین بۆ جەژن و سەیری خۆمەکەم لە ئاوێن لەچکەکەم بەسەرما و بۆ نمونە ئەچم بۆ بازار ئەڵێمەوە چێ وەڵی پیرێژنم، یعنی جاری وایە ئەڵێم بالای بم، زۆر لێم ناشرینە. هەرچەنە دایکم بە قسەی خۆش، خوشکم بە قسەی خۆش، هەرچەنە ڕەمەزانێکی پێ دەبرەکەم، بەس زۆر حەزم لێیەتی، یعنی حەزەکەم بەردەوام بیکەم، بڕوا بکە کە کچی تر ئەبینم بۆ نمونە هەموو گیان ئەموو لەشی داپۆشراوە، پڕ بەدڵ هەم بەخیلی پێ بەم، هەمووا لە خۆمەکەم ئەچم ڕەفقەکانم هەمووی حیجابن، یعنی حەزلێتی زۆر حەزم لێیەتی، بەس کە ئەیکەم هەستەکەم لێم نایە، لێم جوان نییە، نەوعی کە سەیری خۆمەکەم. توی بڵێ لێت نایە خۆت لە خۆتۆم هەستە بۆ دروست بووە؟ وەڵاهی یەک دوانێک لە ناسیاوی خۆم پێیان وتم بۆی مناڵێ ئەرێ خۆ قژە جوانە ئەم لەچکە چێ بەسەرتەوە، بم تەمەنە مناڵە بۆ خۆت قسەی دەوروبەرە کە وای لێت بۆ خۆت کردووە پیرێژن. جا دکتۆرە هەر کەس نزیکەکانی خۆم ئەتر لە خاڵ و مام و پورزا و ئامۆزا و ئەمانە نیوەی لەچکەکە و نیوەی نایکە، نیوەی هەندێک قسەیەکە ئەڵێ چی ئەڵێ تجارێ لەچکە خەمەکە تا شوێگەکەی، نیوەکەی تر ئەڵێ پێم ئەڵێ چی ئەرێوە بۆ لەچکە ناکەی، شوێکە کرد دوایی مێردەگە حەزی کردبیکە و حەزی نەکرد مەیکە. یعنی سەیری ئەم چواردەورەکەم ئێمە قسەیەک و ئەوش قسەیەک.